من ئەمڕۆ لەگەڵێکێکم لەو کەسایەتیانە کە ماوەیەکی زۆرە بێدەنگە، بەڵام بڕیارە ئەمڕۆ بێدەنگی بشکێنێت. ئەو میوانەشم ئەمڕۆ مامۆستا ئەبوبەکر هەڵەت نییە. تۆ پیاوی چاک بەکا کە گێڕەر خەڵە خۆی پاسەوانی دەکات. ئەم سەرنجەی بەڕێزت یەکگرتووی ئیسلامی کوردستانی بە هەموو بەوە هێزەکە. مامەڕیشەش لای من نمونەی سمبڵ و نمونەی پێشمەرگەی ڕاستە. هۆکاری سەرێکی بربژێرنەکردنی بەڕێزت ئەوە بۆ کە تۆ کەسایەتێکی نیشتیمانیت هەیە و جیاوازیت هەیە وەک لە زۆربەی سیاسەکانی ئەو هێزە. عەلامەیە مامۆساڵەن شێوەشی لە تۆ چییە؟ کۆمنتی تۆ چییە لەسەر باڕۆدۆخی خەڵک لە ئێستا؟ ناتوانانی دەستبەرداری ئەو هاوڕێ باشانت بی کە لە خۆشی و ناخۆشیە چەندین هەوراز و نشێوە ئێمە پێکەوە لە یەک کاروان نابووین. لە ئێستادا مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی چه حیزبێکە؟ ئایا ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە ئێستادا چۆن هەڵەسەنگین؟ ئەگەر ئێمە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقی نەمان هەبوایە ئاڵا هەڵگری خەمەکانی خەڵک بوایە ئێستا بوایە دۆخی ئۆپۆزیسیۆن لە خۆناکێکی زۆر باشتر بوایە لە ئێستاە. بینەرانی کۆباس سڵاوتان لێ بێت و هیوادارم باش بن لە هەر شوەیەکەن. من دێ بەرسامانم ئاشکرایە هەندێک کەسایەتی هەیە کە لە هەرێمی کوردستاندا کاتێک کە گوێبیستی ناویان دەبیت ڕاستەوخۆ کۆمەڵێک پرس و پێشهات و بابەتی گرنگ دێنە خەیاڵتەوە. من ئەمڕۆ لەگەڵێکێکم لەو کەسایەتیانە کە ماوەیەکی زۆرە بێدەنگە، بەڵام بڕیارە ئەمڕۆ بێدەنگی بشکێنێت و لەسەر دواهەمین و نوێترین پێشهات و پرسە گرنگەکانی هەرێمی کوردستان قسە و گفتاری هەبێ. ئەو میوانەشم ئەمڕۆ مامۆستا ئەبوبەکر هەڵەت نییە، ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان. مامۆستاگیان سڵاوت لێبێت و سپاس بۆ قبوڵکردنی ئەم دەرفەتە. حەزەکەم بپرسم تەندروستی چۆنە و بە چیوە سەرقاڵی لە ئێستادا مامۆستا؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر بەخێر بێ کاک دێبەر. سپاس بۆ جەنابێت بۆ ئەو ستافە جوانی پشتی کامێرا و بۆ دەستگای میدیایی کۆباس بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. وەڵا گفتوگۆکە عەرزم کردیانی ئەمێ مانگی 2-3 جار دەرکەوم لە میدیا، چونکە دەرکەوتنەکان چەند کورت بێ، چەند کاریگەر بێ، چەند پەیامەکان ڕوون و ڕۆشن بێ، ئەوە کافیە لەوەی کە زۆر و بۆر بێ. ئەو بوارانی کە ئێستا خەریکمتیایە یەکەم کۆمەڵایەتیە بە هەموو جۆرەکانیەوە کە کاتێکی زۆرمان نەگرێ. دووەمینیان هەندێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەن ئەوە بە شێوەی خۆبەخشانە ئیشیان لەگەڵەکەین لە بواری ژینکە و مافی مرۆڤ و بواری فکری و کەلتوری. خاڵی سێمیشم ئەوەکی ترەمێنێتەوە سەرقاڵی خوێندنەوە. ڕاستە مامۆستا ماشەڵڵا توانایەکی باشت هەیە لە ڕووی کۆمەڵایەتی وەسا پێشەوەی بین بۆ ئەم عیدی ئەم بەرنامەیە لە پرسە بووی، یعنی ماشەڵڵا 3% کردووە. ڕاستە ئەم توانایی تۆ لە چیەوە بڵین سەرچاوی گرتووە کە بەردەوام حەزەکی لە ناو خەڵکاوی لە ناو هاوڵاتیانابی بەردەوام بە بەشێک لە خۆتیان بزانی وەکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە حتا یاسا ماڵەکەشت بە پێچەوانەی زۆرێک لە کەسا سیاسەکانی دیکە لە بریوی کە لە بۆ نمونە لە پرۆژەیەکی نیشتە جێبوونی فلان و فیسار و ئەوانەیە بێ ماڵەکە دێسە لە گەڕەکێکی شەعبی و ئاساییایە. هۆکاری ئەمە چییە کە مامۆستا ئەبوبەکر هێندە کۆمەڵایەتیە؟ چاوتمانچەکەم حتمان نییە وەڵڵا ئێمە میلەتەکەمان زۆر گەورەیە کاکە دێبەر، ئێمە لە ناو میلەتێکی گەورە و مەزن و قوربانی دەر و میلەتێکە پڕە لە ئاکار و ڕۆشتی جوان، هەتا خزمەتیانکەی هەرکەمە ئێمەمانانیش بەداخەوە شتی گەورەمان زۆر لە دەست نایە بە ئەو میلەتەکە بیکەین. ئەمێنێتەوە ئەو کایە کۆمەڵایەتیە. یەکەم من بەواجبی سەرشان میێزانم بە ئەرکێزانم کە لە خۆشی و ناخۆشی و لە بۆنە زۆر بە جۆرەکانە بەدەم هاوڵاتیانەوە بینەوە چووکترین ئەرکی سەرشانە. دووەمینیان بەڕاستی چێژی لێ بینم خۆم، ینی کە چونکە هەم لە ڕۆدینیەکەوە هەم لە ڕووی عرف و نەریتی کوردەواریەوە دڵخۆشکردنی بەرامبەر و بەهێزکردنی ڕایە لە کۆمەڵایەتەکان و لە تنگانە و ناخۆشیەکان کاتێک کە تۆ بەدەم یەکترەوەن ئەوە خۆتەزانی یەکێکە لە خەسڵەتە هەرێک گەورەکانی میلەتەکەی ئێمە کوردەواری ئێمەش لە باو باپیرانەوە ئەو نەریتەمان بۆ ماوەتەوە و ئەم گەڕەکەشکە ناوە میلیەکەی پێڵەن گەڕێکی کانی کوردە و لە شارەوانیشە
پێڵەن فەرمانبەران من حەڤە ساڵە ماڵم لێرەیە حەڤە ساڵە لەم گەڕەکەیان نیشتەجێیت زۆر لە برادران و دۆست و شت پێ مەڵەم چمە ئەو شوێنانەوە لە ڕووی سکوریتی لە ڕووی خدمەت گوزاری بەڵام بەلەزەتە ینی کاتێکەتە لەگەڵ تۆ لەگەڵ هاوڵاتیان و کەس و کارەکەی خۆتە هاتو شوی مزگەوتەکەی بەو شەقامانەیە ڕۆی بێ ئاوەبی بێ کارەبابی جاران جۆزەی وەلیدەمان دەڵەدایەوە ئەمە هەمووی وەکو ئەو خەڵکا بێ بچین ئازایەتی ناکەی نەبێ وابینیانی ئەسڵ ئەوەیە ینی ئێستا بڕۆسەیری بەرپرسکە لە ئەوروپا مرۆڤی سادە و ساکارن بە پاسکی لە ڕۆن بە میترۆ ڕۆن ئەوە لای ئێمە مشتەها لە ئەکەوێتە دوی بەرپرس و مەسوول لە بێت جودا بێت لە خەڵک بێت دەرگای بۆ بکرێتەوە بێ کۆڵانی بگیری ئەم سەرەوە سەر بێ قولێ لەبەر دەرگا بێ تۆ پیائی چاک بە کاکە دێبەر خەڵە خۆی پاسەوانی دەکات کەواتە پاسەوان و شتیش من کاتە میچم بەدی نەکرد هیچ ناوڵات لە پەرلەمانی شانەمان بووکە ئەو کاتش لێ بووین پێشتریش کەم مەکتەب سیاسی بووین لە ناو یەکگرتووە هەر ئەوە وەکو ئێستا زۆر باش مامۆستا کاتێک ئێمە گوێمان لە وشەی بڵین مامۆسا ئەبوو بەکر هەڵەت نییە بێ کاتێکە ناوی تۆمان گوێبیستە بێ کۆمەڵێک شتمانێتەوە یاد یەکێ لەوانە بابەتی کوردایەتیە یەکێ لەوانە بابەتی جلوبەرگی کوردی کە ئێسەش لەم چاوپێکەوتنیا پێێتەوە دیارە ینی بە جامانە و بەستایلێکی کوردیانە بەڵام بەشێکی دیکەی سیاسەکان بە تایبەت ئەو کەسانی کە لە نێو هێزە ئیسلامیەکانە پلۆپۆستیشان هەبوو ئەندامیش بوون کەم تا زۆر ئەمە پەیڕەوەکەن بەڵام تۆ هەمیشە بۆ بە سیمایەک هۆکاری ئەمە چیەکە بەردەوامەتەوە مۆرکێکی کوردیانە لە خۆتا ڕنگ بداتەوە و شێوازێکی کوردیت هەبێ بەڵێ کاکە دێبەر وەڵام من دوو جار چوون بۆ گەشتی عەمرە هەردوو جارەکە هەروە بەجلی کوردی و کڵاو جامانەشەوە ئەڕۆشتین پێم وابوو کە ئێمە پاساپۆرتێکمان نییە نووسرابێت دەوڵەتی کوردستان ئاڵایەکمان نییە زۆر ناسرابێت ڕاست ئێمە ئاڵایەکی پیرۆزمان هەیە و لە هەرێمی کوردستانە ڕەنگ ڕێژەکەی لە پێشەوە قازی محەممەدەوە هاتووە بەڵام ئەم پۆشاکە کوردیە خۆزگە بەرپرسانی ئێمە لە سەردانەکانی دەرەوەدا هاوڵاتیان هونەرمەندەکان وەرزشکاران هەمومانیان ئێمە بتوانین بەم جلوبەرگە خۆمان بناسیێنین ئەو بۆ دنیای دەرەوە بۆ ناو خۆی خۆمان ئەم جلوبەرگەکە هەموو ماسەفاتەکانی شریعەتی ئیسلامی تایە جلوبەرجێکی جوانە و ئەبێ بیهێڵینەوانێ بەم جلوبەرگەوە پارێزگاری لە بکەین خۆزگە ئێمە ینی هەر ئەوە نەبووە ساڵی ڕۆژێکمان هەبووە بۆ پۆشاکی کوردی ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان دەوامی فەرمانگەکان هەر بە جلوبەرجی کوردیەوە مامۆستایان و قوتابیان و خوێندکاران و فەرمانبەران هەر بەو جلوبەرگە کوردیەوە ئەڕۆن خۆزگە لێرە ژوای لێ هاتایە دڵم بەوە خۆشە کە ئەمنەوە تازەی ئێستاش ینی گرنگی پێدا جلێکی مریحە بەلای من جلێکی جوانە و خەسڵەتی نەتەوەکەی منە بۆ ژنوو بۆ پیا و بۆ گەنج و بۆ پیر بۆ مناڵ و بۆ جوان من پێم خۆش بوو لە ڕاستیە هەموو هەمیشە ینی بەردەوام پۆشاکی کوردی لەبەرکەین و لەبەرەوە خۆشەویستێکی زۆرم هەیە بۆ جلوبەرجی کوردی و بەدەگمەن ینی بڵێ لەم 30 ساڵی ژیانمە بەدەنگمەند جار بەجارێک بۆ چەند سەفرێکی ئەوروپاشم کردووە بەو شێوە ڕۆیشت بەڵێ مامۆساکە هاتین سێرێکی ئەم ژوورەمان کرد سێ وێنەت هەڵواسیوە وێنەی یەکەمیان کاک ئەحمەدی موفتیزادەیە وێنەی دووهەمیان شەهید مامەڕیشەیە وێنەی سێمیان خۆت بۆمباسکە کێیە وا هۆکاری هەڵواسینی ئەم وێنانە بۆ چیە گەڕێتەوە لە کاک ئەحمەدەوە با دەست پێ بکەین بزانین هۆکاری دانانی وێنانە بۆ چیە گەڕێتەوە لایت کاک ئەحمەد بە ڕەحمەت وێ کاک ئەحمەدی موفتیزادە زانایەکی گەورەی ڕۆژهەڵاتی کوردستانە عەلامەیە کاک ئەحمەد مامۆساڵەن شێوەشی لە تۆ چێ ینی زۆر کەس من حەدم نییە بە خۆڵی شێردەی لە ڕووی ڕوخسار و بڵین حدمان نییە خواب بکە کۆمنتە چیە بۆ هاوڵاتیان واڵن وەڵام من هەر کاک ئەحمەد من لە ئومەتی محەممەدا صلی الله علیه وسلم لە دوای حەزرەتی محەممەد و چوار ئەسحابەکە بە دەرەجەی یەکەم کاک ئەحمەدم خۆشەیە کاک ئەحمەد نمونەی تێگەیشتنێکی جوانە لە ئاین کاک ئەحمەد دەمجێکی جوان ینی پێک هەڵا پژانێکی جوانی کردووە لە نێوان کوردایەتی و دینداریە تێکەڵاوی کردووە مرۆڤێکە متەواضع و خاکەڕا مرۆڤێکە نیشتیمان پەروەر مرۆڤێکە مەسەن ئەو شوێن کەوتەکانی هەمیشاڵێ پۆشاکی کوردی لەبەرکەن کاک ئەحمەد بۆ زانیاریت مرۆڤێکە 11 پشتی عالم بووە زانا بووە بەڵام گوتوێت هێبێ بە من بڵێن کاک لە سنە بە ئاغا ئەڵێن ئەوەی ئاغایە خەڵکی ناوشارە کاک بۆ دێهاتی و دەرەوەی شار بەکارەهێنرێ مرۆڤێک بۆ لە نمونەی مرۆڤ دۆستی ئینسانیەت خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە کە کاک ئەحمەدی مەلاکەرینی مدەڕیس جوانترین وەسفی هەیە بۆ کاک ئەحمەدی موفتیزادە فەرمێ
هەم خواناسێکی ڕاستەقینە و هەم کورتپەروەرێکی ڕاستەقینەیە. کاک ئەحمەد دنیابینێکی جوانی هەیە بۆ ژیان، بۆ مرۆڤ، بۆ حکومڕانی. ئەوە لەبەرەوە بەڕاستی لای من مەکانەتێکی گەورەیە، خۆشەویستێکی گەورەیە. مامەڕیشەش لای من نمونەی سمبڵ و نمونەی پێشمەرگەی ڕاستەقینەیە. طبعاً لە ناو کوردەواریە لە هەر چوار پارچەی کوردستان و لەم پارچەی خۆشمان لە باشوور هەزارەها پێشمەرگەی گیانفیدامان هەیە، هەزارەها هاوڵاتی گیانفیدا کە شەهید بوون لە 100 ساڵی بزافی ڕزگاری خوازی گەلی کووردا، هەزاران قارەمانمان هەیە. بەڵام من مامەڕیشە بە سمبڵ و نمونەی پێشمەرگەی ڕاستەقینەیە زانم. ئەڵەم پێشمەرگەی ڕاستەقینە چونکە هەیان بوو لە شاخیش و ئێستاش لە حکومڕانیە خیانەتیان لە ڕێخوێنی هاوڵەکانیان کردووە، ئەو ئەمانەت و ناوە پیرۆزیان نەپاراست کە پێوترێ پێشمەرگە. ئەو لای من پێشمەرگەی ڕاستەقینەوەی سێمیشیان زاتێکە ناوی کاک مەلا قارەمانی بیرانە، ناوم ناوە بە وەفاترین پیاوی دنیا. کارەکەی ئەوە بوو کە خێزانەکەی خاتو عایشە بەداخەوە بەخشراو بوو. ئەم پیاوە زیاتر لە 35 ساڵ ئارامی کرد لەسەر ئەمژنەی خزمەتی کرد، ژنی بەسەر نەهێنایەوە. زۆر پیاوێکە ژینگە دۆستە کاک مەلا قارەمان لە گوندی بیرانی بناری پیرەمەگرون دانیشێ، زۆر بە وەفا بوو ینی بۆ هاوسەرەکەی. لەو حاڵەتەی کە هەیبوو هەمیشە خزمەتیە کرد و یەک کوڕی هەیە ناوی کاکە سابیرە تەمەنی درێژ بێ. کاک مەلا قارەمان لای من نمونەی بە وەفاترین پیاوی دنیاە، پیاوێک لە گوندێک ئەژی بەڵام لە مامەڵەی خێزانیە هەزارەها خوێنەوار و مامۆستای زانکۆ و ڕۆشنبیری نەزانی بە قوربان بێ، نەزان ئەوانی کە بە شادە و بڕوانامەییان نێشتۆتەوە، بەڵام لە مامەڵە و ڕەفتارە زۆرێکی دین. زۆر باشە. مامۆستا پێم باشە ئاراسی پرسیارەکان بەرە و شەقامی کوردی و بەرە و معاناتی خەڵکو و دۆخی هەرێمی کوردستان بەرم. لە ئێستادا بەشێکی زۆری هاوڵاتیان هەم چاوەڕی موچەن هەم لە بارودۆخی چینە هەمواران. پێشبینی تۆ یاخود بڵێن کۆمنتی تۆ چییە لەسەر بارودۆخی خەڵک لە ئێستادا؟ بەگشتی دۆخی باشووری کوردستان دۆخێکی ناسەقامگیر و ناجێگیرە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە بۆ هاوڵاتیانی کوردستان دۆخێکی پڕ ئازار و کێشە و قەیرانە. هۆکارەکان ڕوونن ینی کە بەشێکیان پەیوەندی بە بژێوی و ژیان و موچەوە هەیە کە بەردەوام دێ و نایە و ئەوانە. بەشێکی تریە و خەڵکە پەیوەندی بە هەڵس و کەوت و مامەڵەی ڕۆژانەوە هەیە. مەسەرەن دڵیان لە مستیان نایە بۆ مناڵەکانیان. خانەوادە و خێزانێک 22 ساڵ بە زانکۆ پەیمانگاوە خزمەتی کوڕکچەکەیەکە، بەڵام بەداخەوە ئەم کوڕکچەکە خوێندن تەواوەکات 10 ساڵە دەرچوویەکی زانکۆ پەیمانگا جگە لە بواری سەربازی دانەمەزراوە، مەگەر زۆر بەواستە و مەحسوبیەت و منسوبیەت نەبێ. ڕایەڵی کۆمەڵایەتی کێشە ئابوووریەکان، کێشەکانی ژینگە، کێشەکانی تەندروستی، چەندین قەیران بەرۆکی هاوڵاتیانی کوردستانی گرتووە لە سایەی ئیدارەدانێکی خراپەوە، حکومڕانیەکی خراپەوە کە میلەتی ئێمە و گەلی ئێمە شایستەی ئەوە بووکە لە ئێستا باشتر بێ ژیانی. شایانی ئەوەی نییە کە ئەم هەموو ناسۆر و عەزابە بچێژێت لە ڕاستیە کە گرفتەکە چۆتە ناو هەموو ماڵێکەوانێکە بۆ خۆتە زانیانی چەندین گەنجی وەکو جەنابەت لە کەرتی تایبەت ئیشەکە بە 400 بە 500 هزار. هەندێکیان زۆر بێویژدانن لە مەسەلەی مۆڵەت و حسابی ئینسانی و مرۆڤ بۆ ئەم گەنجە پشویان کەمە، مەسەلەن سەعاتی کارکردنەکانیان زۆرە. بیر ناکاتەوە بڵێم گەنجە بە 400-500 هزار ئەی ئایندەیەوێ ژیانێوێ. بە تایبەتی توێژی گەنجان بۆ من زۆر پڕ ناسۆرترە، یعنی کە بۆایە و گەنجانە هەمووی خاوەنی خێزان و ماڵی خۆیان بوونایە، ئیستیقراریان کردایە لە ڕووی خێزانیەوە. ئێمە کوردی باشووری کوردستان زۆر پێویستمان بەوەیە کەنەوە زیادکەین، چونکە لە بەردەم هەژمونی ئەم عێراقیان کە ساڵ بە ساڵ بە ملیۆنان مناڵ زیاد دەبێت لە عێراقا، بەڵام پرۆسەی هاوسەرگیری لای ئێمە بەرەو دواواگەڕێتەوە بەرەو دۆخە ئابوووریەکەوە. لایانی کەم ئەگەر حکوومەت دەسەڵات هەموو شتەکانی ڕاگرتایە، وایە سلفەی هاوسەرگیری، پێشینەی هاوسەرگیری ڕانەگرتایە
وهو ئەموزەن گەورەیە کە پێوترێت گەنج و لاوی ئەو وڵاتە زیاتر خزمەتی بکردایە کە بەداخەوانە. مامۆستا باسی معانات و ژیانی خەڵکمان کرد، بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی بەرچاو لە هێزی ئۆپۆزیسیۆن لە کاوانێکە ماڕزمانەیە. ئایا تا چەندێک توانیویانە ئەم هێزانە بتوانن کە کاریگەریەکی باشیان بەسەر ژیانی خەڵکەوە هەبێ، بە تایبەت کە ئەگەبێت و سێری ئەنجامی هەڵبژاردن کەینەوە لە ماوەکانی ڕابردووە بۆمان دەرەکەوێت کە هەر هێزێکی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە دروستە بێت، ئەتوانم بڵێم بە ئیسلامەکانیشەوە ناتوانن بۆ ماوەیەکی دوورمەودا سەرکردایەتی دەنگی ناڕازی خەڵک بکەن، یعنی مودەیەک دەنگێکی باش دەهێنن، بەڵام پاش ماوەیەکی زۆر یعنی کشانەوە بە دەنگەکانیانەوە دیارە. ئایا ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە ئێستادا چۆن هەڵەسەنگێنیت؟ خۆی کاکە دێبەر بڵی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیش بەسەر یەکەوە هەردووچیان کوڕی یەک ژینگەن، لە دایکبووی یەک ڕەحمن کە پێوتێ ڕەحمی ژینگەی سیاسی کوردستان لەو مناڵدانە کەوتونەتەوانێ. بۆیە ئاساییەکە لە یەک بچن لە هەندێ بوارەوە و هەردووچیان ڕنگدانەوەی ژینگەکەیان لەسەر بێ، ڕنگدانەوەی کۆمەڵگەیان لەسەر بێت، چ دەسەڵات و چ ئۆپۆزیسیۆنیش. ئۆپۆزیسیۆن بەدڵنیایە لە کوردستانە لە ئاستی پێویستان نییە و ئەگەر ئێمە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەمان هەبوایە، ئاڵا هەڵگری خەمەکانی خەڵک بواە، ئێستا بواە دۆخی ئۆپۆزیسیۆن لە خۆناغێکی زۆر باشتر بواە لە ئێستاە. چکە بیرمان نەچی ئۆپۆزیسیۆن چ لە ڕووی چۆنایەتی چ لە ڕووی چەندایەتی تووشی قەیران بووە. لە ڕووی چەندایەتی تۆ سیر کە بۆ عێراق ئێستا ئەمان 13 کورسیان هەیە بە هەر 4-5 هێزەوە 13 کورسی زۆر کەمە بەڕاستی لە کاتێکا کوردستان و هەرێمی کوردستان ئەو هەموو کێشە و قەیرانی هەیە. ئۆپۆزیسیۆنیش بەڕاستی نەیتوانیەوە بە ئەرچی خۆی هەڵسێت، چونکە ئۆپۆزیسیۆن ئەبێ پێشڕەوایەتی و پێشەوایەتی خەڵکە. مەسەلەن ئێستا دوو موچە ئەگەری فەوتانی هەیە بە ئەگەرێکی زۆر زۆرەوە، یعنی ئۆپۆزیسیۆن نابێ بە بەیان نامەیەک ئیکتیفا بکە، وانە ئەبێ بێتە سەر شەقام زوڵێنێ بە هەمان گوشاری حقیقی لەسەر دەسەڵات دروستە. ئەم سەرنجەی بەڕێزت یەکگرتووی ئیسلامی کوردستانی بە هەموو بە هێزەکانەوە، بە یەکگرتووە، بە کۆمەڵەوە، بە نەوەی نوێەوە، بە ڕەوتی هەڵوێستەوە، بەوانی کە ئۆپۆزیسیۆنی فەرمین کە ئەوانن کە کورسیان هەیە لە پەرلەمانەوە بەڵام لە حکوومەتانی، بەوانش کە ئۆپۆزیسیۆنی نافەرمین، خەڵکی ناڕازین لە دەرەوە، ینی بۆ نمونە خەڵکی ڕۆشنبیر، خەڵکی ناڕازی، ئەوەی کە بایکۆتی پرۆسی هەڵب بژاردنەکە، ئەوەی کە متمانی بە پرۆسی هەڵبژاردنە، ئەوە بە هەمویان گوشارێکی ڕاستەقینەی جدیان دروست کردایە لەسەر دەسەڵات بۆ ئەوەی لا لە خەڵک کاتەوە. بەڵام هەست دەکەم دەسەڵات بێباکە لەم جۆرە ئۆپۆزیسیۆنە و ئەسڵەن لەوانەیە پێشی خۆش بێ، بۆی لە دەرەوە بڵێەوە تا دیموکراسی هەیە، فرەیی هەیە، ئەوە تا هێزی ئۆپۆزیسیۆن هەیە، میدیای خۆی هەیە، ئەندام پەرلەمانی هەیە، کۆنگرەی ڕۆژنامەوانی ئەگرێ، بەڵام کوردواتەنی تفی خۆبکە و بڕۆیتر بە خیاڵیشیانە. ئەگە بتەوێت یەک ڕەخنیان لێ بگری بە تایبەت لە یەکگرتوو و لە کۆمەڵ، ڕەخنەیەک بڵین کە زۆر زەق بێ بەسەریانەوە، چ ڕەخنەیەکیان لێ دەگریت؟ یەکگرتوو کۆمەڵ بە حکمی پێکاتەکەیان، بە حکمی ئەوەی ڕێخستنێکی تۆکمەیان هەیە، بە حکمی ئەوەی کە ئایدیا و بەرنمەکەیان لەگەڵ زۆرینەی خەڵکی کوردستانە هاوتەبایە، دەبواە لە پێگەیەکی زۆر باشتر بوونایە لە ئێستاە. بەڵام بەداخەوە بە هەردووچیان ئێستا 5 کورسیان هەیە بۆ پەرلەمانی بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق و ئەگەر پەرلەمانی کوردستانی حساب بکەین 10 کورسی، کەواتە لە ڕووی ژمارەوە لە ئاستی پێویستانین. و سەرنجی دووەمم بۆ یەکگرتوو کۆمەڵ ئەبوا یەک حیزبی سیاسی بوونە، چکە جیاوازیەکانیان زۆر کەم بۆتەوە، ئەوە یەک هێزی سیاسی بن، ئەم دوو پارچەیە و دوو حیزبیە خزمەتیان ناکات. مامۆستا پێ دوانیە بەشێکی ئەو هۆکارەی کە بووەتە هۆی ئەوەی کە دەنگیان کەم بکات یەکگرتوو کۆمەڵ پەیوەندی بۆ هەیە کە ژمارەیەک سەرکردەی باڵا لە ڕیزەکانیان دوور کەوتونەتەوە. بۆ نمونە باسی یەکگرتوو بکەین، یعنی یەکێک لەو کەسایەتیانی کە لە کۆنگرەدا بۆ نمونەکە بەربژێر نەکرا بەڕێستە بووی. سەرنجی تۆ چییە لەم بارەیەوە؟ و ئایا ئەو سەرنجەش ڕاستە کە ئەڵێن هۆکاری سەرێکی بەربژێرنەکردنی بەڕێزت ئەوە بۆ کە تۆ کەسایەتێکی نیشتیمانیت هەیە و جیاوازیت هەیە وەک لە زۆربەی سیاسەکانی ئەو هێزە؟ خۆی ئەوەی کە پەیوەندی بە یەکگرتوو کۆمەڵەوە هەیە، ئەم دوو هێزە هێزێکی ڕەسەنی گۆڕەپانی سیاسی کوردستانن و مێژویان هەیە، تایبەتی کۆمەڵی دادگەری کە درێژکراوەی بزوتنەوەی ئیسلامیە لە شاخی شا هەبوون و بەشداری ڕاپەڕینیان کردووە و سەدان شەهیدیان هەیە.
گرفتەکە لە چیایە یەک توش لە ڕاستە ڕێخستنێکی تۆکمەی کۆن کە ئیشیان لەسەر مرۆڤ کردووە لە ئینسان کردووە کە لە پەروەردەیە یەکگرت و ینی کەم حیزبی دنیا هەیە بگاتە ئاستی یەکگرت و بەڕای من ئیخوانیشی تێپەڕاندووە هۆکارەکە چییە ینی ئەم دوو هێزە سیاسیە کێشە لە خیتابیان هەیە لە گوتاریان هەیە خەڵک متمانەی چۆن کوڕوکچەکانیان ئەداتە دەست پەروەردەیان کە چۆن پارەکەیە با بۆ ڕێکخراوە خێرخوازیەکانی ئەوان چۆن حەزەکە ئەوان دراوسی بن لە گەڕەکە لیان ئەمینە لە هەموو ڕوویەکەوە ئەوە لە ڕووی سیاسیشەوە خەڵک ئەمتمانی بەم هێزانە بکردایە بۆ خەڵک لە ڕووی کۆمەڵایەتی ئاینی پەروەردەی خێرخوازی متمانیان پێ دەکات ئەی بۆ لە ڕووی سیاسیەوە متمانی خۆی نادا بەم هێزانە کە کاندیدی باشش کاندی دەکەن داڵبژاردنەکانە کەواتە گرفت لە هەڵوێستە سیاسیەکانیان هەیە گرفت لە گوتاریانە هەیە بەڕای من ئەو دوو هێزە ئەبێ گوتاری نیشتیمانی تۆخکەنەوە پرۆژە و ئایدیاکانیان ببێتە نیشتیمانی کوردانە و ئەبێ ئەو دوو هێزە ئیسلامیە ئاین بخەنە خزمەتی پرۆژە نەتەوەیەکەوە بەمە ئەتوانن بچنە پێشەوانێ نەک ئێستایانی کە خەڵک بە نوخبەیەکیانە زانێ حیزبی نوخبەوین ئەبێ ببن بە هێزی جەماوەری حیزبی جەماوەری پرۆژەیەکی نیشتیمانی بێ هەموو هاوڵاتیەک بتوانێت خۆی لە ناو ئەواندا ببینێتەوانێت چوەک ئەندام چوەک لایەنگر چ وەک حتا دەنگدەری بۆ نمونە بەرنامی هەڵبژاردننی ئەوان کەواتە نەخسەکە ئەلێرەدایە کە یەکگرت و کۆمەڵ بەو پاشخانە فکری کۆمەڵایەتی پەروەردەی کە هەیەە بۆ نەبوونە جێگەی متمانی سیاسی هاوڵاتیانی کوردستانی ئمە نیجێڕینەوە بۆ وەز ئێستا لیان بپرسی هۆکارە بابەتەکان باسەکەن ئێمە لە بەرامبەر دەسەڵاتەوەین دەستور نییە یاسان نیە ئەم دوو هێزەی دەسەڵات پشتگیری ئیقلیمی و هەرێمایەتیان هەیە پاریان هەڵشتووە ئەمانە هۆکاری بابەتین بەڵام ئەی هۆکارە خودیەکان بۆ هۆکارە خودیەکانی خۆت بۆ نادیدە ئەگری بەڕای منە بێ ئەو گوتارە تۆخکەنەوە ینی چونکە ئاین کاکە دێبەربیر نەچێ ئاین بۆم سێشتە هاتووە ئاین بۆ مرۆڤ هاتوو مرۆڤ لە خزمەتی ئاینان نییە ئاین لە خزمەتی مرۆڤ هاتوو ئەوەی زانایانی مەقاسیدی شەریعە باسیەکەن ئاین هاتووە بۆ پاراستنی گیانی ئینسان نەسل و نەوەی ئینسان ماڵی ئینسان عەقڵی ئینسان دووەم ئەم ئاینە نەهاتووە نەتەوەکان بسڕێتەوانێ شعوب و قەبائیل گەل و نەتەوە و هۆزەکان ئیرادەیەکی خواین بە تەعبیری قورئان جەعلێکی خواین ئیسلام نەک نایان سڕێتەوە بەڵکو دانیشیان پیا ئەنێ بەڵکو ئەمانە بەڵام کۆمەڵە بنەما کۆمەڵە بەهای گشتی دیاری کردووە کە ئەمانە پێکەوەتوانن ئەم گەل و نەتەوە هۆزە جیاوازیانە پێکەوە بژین کەواتە ئەبێ ئاین ئەمە کێشەی ئیسلامیەکانی کوردستان بەڕای من ئەلێرەدایە کە ئەبێ خەڵک وا تێبگا کە ئەمان بەڵێ هەڵگری ئایدیای ئیسلامین بەڵام ئەبێ ئێمە ئەم دینە تەوزیف بکەین بەکاری بێنین بۆ قەوارەی نەتەوەی دڵخوازی خۆمان ئێمە نەتەوە پەروەر بین نەتەوە پەرز نەبین بەڵام لێرایە کە لە ناو میلەتێکی مسلمانە 5,000 مزگەوت لە کوردستانە هەیە ئەم هەموو ئەمرەکارە ئەم هەموو حاجیە ئەم هەموو خەڵکە داپۆشراوە ئەم هەموو خەڵکە نوێش خوێنە ئەم هەموو حاجیە بۆ متمانی نادەبە ئیسلامیەکان کێشەکە لە خیتاب و گوتار و هەڵوێستی سیاسیاندا کەواتە پێویستە بۆ ئەوەی کە بتوانن ئەنجامێکی باشتریان هەبێ بەدر لەوەی کە سەرکردەی باڵا پێگەین و لەم بابەتانە گرنگی پێ بدەن پێویستە کە گوتاریشان دەستکاری بکەن ئەبێ گوتاریان دەستکاری کەن ئیسلامیەکان ینی یەکگرت و کۆمەڵ بە تایبەت یەکگرت و یعنی زۆر هەنی هەردوو هێزەکە بە تایبەت یەکگرت و چونکە بۆ ئەزمونیان هەیە خیبرەیان هەیە لە پەروەردەکردنا ضرورن بۆ کۆمەڵگەی کوردستانی بەڵام ئەمان مادام ناویان حیزبی سیاسیە حیزبی سیاسیان هەیە چنە ناو پرۆسەی هەڵبژاردنەوە کاندیدیانە بێ ئەبێت حیزبی سیاسی خەڵک چاوەڕوانی لێ هەیە لە ناو حیزبی سیاسیشا تۆ خۆ کردووە بە ئۆپۆسیۆن ئۆپۆسیۆن چۆن ئاوا بێت نابێ ئۆپۆسیۆن بەتامی دەسەڵات بێ نابێ ئۆپۆسیۆن دەسەڵات چی حەز لێ بێ ئەو ئاوا بزوڵێتەوە ئۆپۆسیۆن لە وڵاتان ئێرحەل بەکارهێنێ بەرامبەر بە دەسەڵات پێشڕەوایەتی خەڵکەکە ئۆپۆسیۆنی بەیاننامە ئۆپۆسیۆنێکە ئایندەی نییە ئۆپۆسیۆنی شەرمن ئایندەی نییە بەڕاستی پێت وایە ئۆپۆزیۆنەکانی کوردستان شەرمنن یان تەنها بڵین فەیسبووکین یا بەیاننامن ینی تەمان چەندین جۆر ئۆپۆسیۆنمان هەیە و لە 2009 تاوەکو ئێستا هەڵبەز و دابەز و بەرزنووزیەکمان بینیوە لە هێزەکانی ئۆپۆسیۆنە هەیە هەر نەماوەتە
هەیە ئیتر لاواز بووە لە ڕاستیە ئۆپۆسیۆن ئیشکالیان زۆرە لە ڕاستیانی گەورەترین ئیشکال لە مەفهومی چەمکی ئۆپۆسیۆنایە ئەبێ بگەڕێنەوە پێناسی ئۆپۆسیۆن یانی چی ئۆپۆسیۆن ئەبێ هەڵگری خەمەکانی خەڵک بێ و بەداخەوە نەشیان توانیوە بە درێژایی ئەو ماوەیە بەرەیەکی تۆکمە دروستکەن بەرەیەکی تۆکمە چونکە هیچ هێزێکی ئۆپۆسیۆن بە تەنیا ناتوانێت هەم واجهەی دەسەڵات بکە هەم هەموو کێشە و قەیرانە بتوانێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە هەم لە ناو واقعەکەشا بتوانێت یاریزانێکی باش بێ پێویستیان بە یەکەیە خاڵی هاوبەشیان زۆرە هێزەکانی ئۆپۆسیۆن لە بەرامبەر دەسەڵاتێکی مفسیدا لە بەرامبەر حکومڕانیەکی خراپە ئەوە ئەوان لێک نزیکتر وایە بە بەرنامەی هاوبەش و بەکاری هاوبەش و بە هەماهەنگیەوە نەخشە ڕێیەکیان دانایە بۆ ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان بەڵێ ئەمەی بپرسم کە لە ئێستادا مامۆسا ئەبوبەکر هەڵەدنی چه حیزبێکە بەڵێ لە ئێستادا من خۆتەزانی هیچ پەیوەندیەکی ئۆرگانیم نەماوە بەڵام جەنابەت من هەر کەسێک عمرێک 30 ساڵ 40 ساڵ لە ناو حیزبێکی سیاسیاوی جۆرەها پەیوەندی هاوڕێیەتی و برایەتی و خوشکایەتیت لەگەڵ ئەوانەدا هەیە منەمەوێ پابند بم بە و ڕابردووە هەزاران مرۆڤی باشمان ناسیوە لەو مەسیرەدا و ناتوانانی دەستبەرداری ئەو هاوڕێ باشانت بی کە لە خۆشی و ناخۆشیە لە چەندین هەوراز و نشێوە ئێمە پێکەوە لە یەک کاروان نابووین بۆیە من وەفادارم بەرامبەریان و خۆشم بە قەرزاریان نەزانم بەڵام ئیشی ئۆرگانی نەخێت لە ڕەبتێکی ئۆرگانی مامۆستا داواشە لێ نەکراوە بۆ خولی پێشووی هەم پەرلەمان هەم پەرلەمانی عێراق هەم کوردستان داوای کاندید بوون لێ نەکراوە بەڵێ بۆ پەرلەمانی عێراقیش و ئەنجومەی نوێنەرانی عێراق و پاریش بۆ پەرلەمانی کوردستان لەو هێزانە چەندینیان چواریان بۆ پەرلەمانی کوردستان و پێنجیش بۆ پەرلەمانی ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەتۆ ئەنم بپرسم بەرەی دەسەڵات بوونیان بەرەی ئۆپۆزیسیۆن هەمووی دەرەوەی دەسەڵات هەمووی دەرەوەی دەسەڵات بوون بەڵام من بەڕاستی ڕەتم کردەوە هۆکاری ڕەتکردنەوەکە ئەوە بوو بۆ دوو شتیە جێڕمەوە یەکەم پێم خۆش بوو هەموو هێزەکانی ئۆپۆسیۆن لە یەک بەرەدابوونایە و لەگەڵ چەند هاوڕێیەکیشە بۆ هەردوو پەرلەمانەکە پرۆژەشمان پێشکەشکردن پرۆژەی نووسراو و سەردانی هەموو ئەو هێزانەی دەرەوەی دەسەڵاتمان کرد کە بە یەک لیست دابەزن هاوپەیمانێتیەک دروستکەن پێشمانوتن ئێمە هاوکارتان نەبین ئەگەر وا بواە لەوانەیە ئەو کاتە بیرێکمان لە کاندید بوون بکردایەتەوە چکە پێمان وا بوو لە ڕووی کورسیشەوە دەنگەکە زیادەکە و ئۆپۆسیۆن کاتی ئەوەشی هاتووە چ لە بەغداد چ لە هەرێم تۆکمە بێ بە یەکەوە بن بۆی هەم دەسەڵات حسابیان بۆ بکە هەم میلەتیش زیاتر پشت ئەسوور بێ بە ئەوان ئەمە هۆکاری یەکەم من بوو هۆکاری دووەمیش بەڕاستی قۆناغەکە قۆناغی ئەوەیە کە لە دەرەوە تۆ چاو دێربی بە دوواداچوون و متابعی بکەیت ئەو کاتە لەگەڵ دڵسۆزان لە ڕاوێژی بەردەوامین چی بکەین گرنگ ئەوەیە کە ئێمە خەونەکانمان هەر لە جێگەی خۆیەتی خەونی گەورەمان هەیە ڕۆژێک لە ڕۆژان ناتوانین تەماشاکار بین بەرامبەر بە میلەتەکەمان و بەرامبەر بەو دەسەڵاتش کە هەمومان ئەم حکومڕانی ئێستاتیا بەشدار بووین هەر یەکە بە جۆری توانای خۆمان لە ڕابردووە قوربانیمان بۆ داوە بۆیە ڕەخنەگرێکی جددی و سەرسەختە بین هەتا ئەو حکومڕانیە یان یێتەوە ئاستی تەمۆحی خەڵک و جەماوەر و ڕاست ئەبێتەوە و مەساری سیاسەتەکەی ڕاست دەکاتەوە یانی گۆڕین بە هەموو لایەکمان و لایەنەبێت زۆر باشە مامۆستا با پرسیارێکیش تایبەت بکەین بە ڕوودۆخی سلێمانی و ئەم فۆرمە نوێی کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەی چەند ساڵەکە بە شێوازێکی نوێ جیاواز لە ڕابردوو بڵێن ئیدارەی سلێمانی و بەشێکی دیکە ئاکات سەرنجی ئێوە چییە و ئایا چیتان هەیە لە ئێستادا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنگاوەکانی حکومڕانی هێزەکە چۆن هەڵەسەنگێنن بەڵێ من پێم وایە ئەم ئێستا ئەم ئیدارە نوێی یەکێتیان ئەم یەکێتی نوێیە هێشتا کۆمەڵێک کێشە و قەیران بەرۆکی گرتووە تەبعاً یەکێتی خۆیەوە سەرکردایەتی و مەکتەب سیاسی و سەرۆک و ئۆرگانی خۆی هەیە بەڵام ئێمە گەرۆک و چاودێرێک دیقەت بین هەم پێویستی بە وزەی نوێ هەیە
هەم پێویستی بە سەرکردە خاوەن ئەزمونونەکان نابێ ئەوانەش نادیدە بگرێ و ئاوتیان کا بۆ ماڵەوە. دوام سلێمانی بە درێژایی مێژوو باجی داوە لە ڕاستیە. ئەبێ سلێمانی شایستەی ئەوەیە تەبەن هەموو سنووری پارێزگای سلێمانیەڵم نەکات تەنها ناوشار شایستەی ئەوەیە کە ئەم کێشانەی کە ئێستا لێرە هەیە نەمێنێەوە ئیدارەی شارەکەەوە حیزبی حکومڕان کێچێتی نیشتیمانی کوردستانە کەس دەستی نەگرتووە بۆ ئەوەی کە بۆ خزمەتی ئێرە ناکە بۆ داهاتانی ئێرە بەکار ناهێنێ. مەسەلەن شارەوانێکی وەکو زاخۆ 375 ملیۆن نەسلەکەیەتی بۆ چەمچە ماڵ 200,000 دانیشت و زیاتری تایە بۆ ئەبێ 4 ملیۆن نەسلەکەی بێ سایق بۆ بێ 4 ملیۆن نەسلەکەی بێ. بەس مامۆستا ئەمە پەیوەندی بۆ نییە کە ئایا زاخۆ ئیدارێکی سەر بەخۆی جیاوازە بووە پەیوەندی ئەزانین یان چووکە ئەم دوو حیزبە دووچان پارتی وێچێتی هەر یەکەیان داهاتی خۆیان بە جیاکۆوەکەنەوە ڕقەمە دەن بە یەکتری و ڕێکەوتنێکی زمانی هەیە لە بینیانە کە داهاتی سنووری خۆت هەر هێزە خۆی کۆیەکاتەوە. خاڵێکی تر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەم شارە سلێمانی دەست درێژێکی زۆر هەیە بۆ سەر ژینگەی ئەم شارە ئەو شوێنانە کە شوێنەوارن گەڕەکە کۆنەکانی سلێمانی هەموو شارێک سلێمانی وەکو شارێکی عریق ئەبێ خەسڵەتەکەی خۆی بمێنێ مستەر ڕیچ کە هاتۆتە ئەم شارە لە گەشتەکەی خۆیان لە ساڵی 1920 دەڵێ ئەو حەمامانی لە سلێمانی بینیومە لە قاهیرە و لە ئەستەمبوڵیش نەمبینیوە چۆن ئەبێ سلێمانی ئێستا ینی ئەبێ ئەوەشی کە پێوترێ شاری ڕۆشنبیری ئەبێت لە ڕاستیە بەو ناونیشانەوە بێنێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە دروست بووە وەکو هێزێکی جیاواز دروست بووە نابێت چاو لە هێزی ترکە بەرتەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین و دیموکراسی و ئەمانە لە قازانجی یەکێتی نیشتیمانی کوردستانە نییە ئەوە بێ جیاوازیەکەی خۆی بمێنێتوانێ بە تایبەتیش لەم شارەیە کۆمەڵێک کۆمپانیا کە هەندێکیان زۆر بێویژدانانە چاویان لە زەوی و زارەکان و شوێنە ئاسەواریەکانی سلێمانیە بە سنوورێک بۆ ئەوانەدا بنرێت چونکە ئەوانە هی مڵکی و میلەتەن نەک پارێزگاریان لێ بکرێ بەڵکو ئەبێ پەرەشیان پێ بدرێ بۆ ئەوەی خەسڵەتی شاری سلێمانی بە زیندوی بۆ هەر چوارپەرچی کوردستان بمێنێت. زۆر باشە مامۆستا گیان و بەرەو کۆتایی بەرنامەکە یاشین پێم خۆشە پرسیاری کۆتاییم چۆنەڵی پرسیاریەوە بێ کە ئایا کۆتا پەیامت چییە؟ زۆر سپاس. وەڵا من هیوادارم هەردوو هێزی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەم پەلە بکەن لە پێکهێنانی کابینەی دێم و کاراکردنەوەی پەرلەمان چونکە بۆتە نەنجێکی گەورە بۆ هەرێمی کوردستان و بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە دەوڵەتە هەرێمایەتیەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتیش تووشی ئیحرازیەکی گەورەی کردوین. دووەم بەڕێستا نەزانن کە باهۆزی گۆڕانکاری هەڵی کردووە ینی لە ناوچەکەدا و ئەبێ کورد خۆی بۆ ئامادەکە. خۆشبەختانە ئێستا سێ پارچەی کوردستان لەسەر هێڵن چ ڕۆژ ئاوا کە خاوەنی واقعێکی تۆکمەن و لەسەر ئەرز بوونی خۆیان سەلماندووە ئەوە باشووری کوردستان 34 ساڵە ئەم حکومڕانیە درێژەی هەیە باکووریش کە پرۆسی چارەسەری ئاشتی دەستی پێکردووە ئەمانە وەکووە وترێ ئاڵنگاریەکان هەم تەحەدای داوە بە ئێمە هەم دەرفەتیشی داوە بە ئێمە بتوانین دەرفەتەکان بقۆزینەوە خۆمان ئامادەکەین خۆ ئامادەکردنەکەش بە دوو شێوەیە بێ یەکەم کارتی تەبایی کورد ناڵێم یەکڕیزی تەبایی چونکە یەکڕیزی ئاسان نییە بەڵام تەبایی ئەکرێ لەسەر بنەمای ڕۆڵدا بەشکردن هەموو هێزەکان ڕۆڵیان هەبێ لەمە چەند تەبابین ئەوەنە گوێ لێ گیراوە بین دووەمینیان لەوەی ئەزمونونەکەمان ئەزمموی باشووری کوردستان ئەزمونێک بێ شانی ئەو خوێن ڕشت نەبێ کە سەدەیەکە ئەم میلەتە بۆی داواوە ئەو هاوکاری هاوپەیمانان پشتیوانی ئەوان لە بڕیاری 1680 هەتاوەکو ڕوخاندنی سەدام حوسێن و نووسینەوەی دەستوری عێراق و دوایی تر تێکشکاندنی تیرۆریستانی داعش ئەمە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەم زەرفەیە لە 34 ساڵی ڕابردووە لەگەڵ ئێمەیا بووە ئەگەر لە قۆناغەکانی تری خەباتە نادیدەی گەلی ئەمەیان کردوێ بەڵام لەو 34 ساڵە پشتیوانی زۆریان کردوین بە هاوکاریەکانی پێشمەرگەشەوە بۆیە ئومێدەوارین چی دیکە گەلەکەمان لە چاوەڕوانی
پڕ ئازارانە هێڵنەوە پەلە بکرێت لە پێکەنانی حکوومەت و لە خۆ ئامادەکردن بۆ گۆڕانکاریەکان و ئۆپۆسیۆنیش لەم میانەدا ڕۆڵی خۆی هەبێ تەماشاکار نەبێ گوشارکە لە هەردوو حیزبەکە و لە بەغداش ئومێدەوارم بە کاتی تەباییەوە لەو دیو حەمرینەوە بیر لە باشووری کوردستان بکەنەوە لە چوار پارێزگاکە لە 6 ملیۆنی و خەڵکەکەی کە هەیە هاتنەوە ئێرە ئێمە وەکو خۆمان هەرچیە بکەین لە ناو خۆی خۆماندایە بەڵام لەو دیو حەمرینەوە بێ کورد تەبابێ و ئیستیحقاقە دەستوریەکانی گەلی کوردستان و خەڵکی کوردستان لەسەر هەموو ئاستەکان لە بودجە لە موچە لە ناو پەیکەری سەربازی لە هەموو ئەوانەدا پارێزراو بێ و ئومێدی هەرێمێکی گەشە سندوو ئەخوازین و خۆشتان ئەزانن ئایندە بەسراوەتەوە بە جوڵەکانی خۆمانەوە چەند خۆمان ئامادەگی و حزورمان هەبێ ئەوەندە ئەتوانین بەشی خۆمان لە ئایندەی گۆڕانکاریەکان بچڕین بە ئومێدە ئینشاءڵڵا. مامۆستایانەمە هیچمانەماوە بوتن و لە کۆتایی سپاسی بەڕێز دەکەین کە ئەم دەرفەتە تایبەتت بە ئێمەدا و ئەمەی کە گوێبیستی بوون و ئەمەی کە بینەری بوون بریتی بوو لە ئەم بەرنامەیەمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی کەسایەتی دیاری هەرێمی کوردستان و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان. مامۆستایان زۆر سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ کۆبا سپاس بۆ برادەرە خۆشویستانە.